دکتۆرەکان دەوروژێن. روشنبه خدا ایگه نسبەدەم پێشبڕکەیانەوە ئێمە ئامادەیەکەین لە نێوان خوێندنگاکانە بەپێی توانای خۆمان لەبەر ئەوەی ئەمانەوێت کە خوێندکار هەر لە دەرسە توێریەکەی نەمێنێتەوە بەڵکو بێتە دەرەوانێ و ببێتەوەی ئەوەی کە وانەکانی لا خۆشەویست ببێ و هەروەها ئەبێتەوەی ئەوەی کە خوێندکارانی بینی خوێندنگاکانیش پەیوەندی هەبێ لە نێوانیانە لەگەڵ مامۆستاکانە لەبەرەوەی بێتەوەی پتەوکردنی باری کۆمەڵایەتی نێوان مامۆستایان و هەروەها ئاڵوگۆڕی زانیاری لە نێوان خوێندنگاکانە کە ئەمە سوودێکی باشی هەیە و بەنسبەت وانەکانەوانێ لێرەیە لەم پێشبڕکیانەیە ئێمە ئامادەمان کردووە هەندێکیان بە شانۆگەری یا بەهۆنراوە یان بە گۆرانی کە ئەمە وا لە خوێندکارە کات یعنی ئەگەر هات و کاتی حەزی لە بابەتەکەشی نەبێ تۆ هانی بێ کە بتوانێت لەو بەو شێوازانە وانەکە لە بەرکەواتە بێ پاڵپشتێ بۆ کردداری فێربوون بۆ ئەوەی کەوا بتوانێت ڕێژەیەکی زۆر لە فێربوون وەرگێت چونکە ئێمە ئەڵێن بە نیسبەت فێربوونەوە تەنها بریتی نییە لەوەی کە تەنها بە بینین بێ یا بە بیستن بێ بەڵکو پێویستە هەموو بەڵێن بەستەرەکان کۆکرێتەوە بەسەری بیستن بەسەری بینایی بەسەری جوڵەیی کە ئەمم پێشبڕکەیانە تقریبن ئەبێتە یەکێک لە بڵێن بەستەرەکان کە بریتێ لە بەستەری جوڵەیی. ئێمە لەم ڕۆژەدا کە ڕۆژی سێشەممەیە بەرواری 28 چواری 2015 پێشبڕکەیەکی زانستیمان ساز کردووە لە بنکەی وەرزش و لاوانی بابان لە گەڕێکی ڕاپەڕین لە نێوان هەردوو خوێندنگەی خۆمان ئامادەی شایستی کچان وە خوێندنگەی ئامادەی گوڵانی کوڕان کە پێشبڕکەیەکی زانستیە بە سەرپەرشتی پسپۆری سەرپەرشتیاری پسپۆری زیندەزانی مامۆستا سەبری عەبدوڵڵا بەڕاستی چکە ئەتوانین بڵێن فکرەکە فکرەی جەنابی بووە و هەوڵێکی زۆریاوە لەگەڵ مامۆستای هەردوو خوێندنگە مامۆستا بەفرین مامۆستای ئامادەی شایستی کچان و مامۆستا دەوەن مامۆستای ئامادەی گوڵانی کوڕان هەردووکیان دەست و چاویان خۆش بێ لەگەڵ سەرپەرشتیار مامۆستا سەبریا بەڕاستی چکە زۆر هیلاک بوون خوێندکاریان ئامادە کردووە کارەکاریان ڕێک خستووە پێشبڕکەیەکی زانستیە و ئێمە بە کارێکی باش و جوان ێزانین هیواداری نەکرد لە بواری زیندەزانیە لە وانەکانی تریشە زانستیەکانی تر کیمیا فیزیا وانە کۆمەڵایەتیەکان وانەکانی زمان ساڵانە ئەم جۆرە پێشبڕکیانە لە نێوان خوێندنگەکانە بکرێت بۆ ئەوەی دەرخستنی بەهرە و توانای خوێندکاران بێت و تەنها ئەوە نەبێت بەسمان ئەوە بێت چلایەنێک یەکەم بێیان دووهەم بێ زیاتر لێرە مەبەستەکە ئەوەیە بۆ ئەوەی ئەو توانە و بەهرەیانە بزانرێت و دەربخرێت